بیرکاری پۆلی هەفتەمێ بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 84. ڕاهێنانی ئاراستەکراو. پرسیاری یەک، هەر هاوکێشەیەک شیکار بکە و وەڵامەکەش ساغ بکەوە. ڕەنگە ئەمن هەموو وەڵامەکان ساغ نەکەمەوە چونکە تەنیا هەمان ڕێسای بەکاردێنین لۆ ساغکردنەوە. ڕەنگە هەموو پرسیارەکانی شیکار نەکەم بە پێی هەبوونی کات هەندێکیان شیکار دەکەم. پرسیاری ژمارەیەک، هاوکێشەی دابەش 77 یەکسانە بە 11. ئایا چ ژمارەك دابەشی 77 بکەم هێشتا دەکاتە 11؟ چونکە لێر ئەمن دابەشم هەیە، تەنیا تەماشای لای ڕاست دەکەم، لای ڕاست کە پیتەکە لەوەیە، چونکە لای ڕاست دابەشە ئەمن دەینم هەردوو لای جارانی 77 دەکەم هەتا شیکارەکە ئاسانبی. کەواتە پیتی جارانی 77 با بەڕەنگەشکە بنووسم لە هەمان کات بەخۆشی هەر دابەشی 77 کرایە، بەڵام چونکە ئەمن جارانی 77م کرد ناچارم لایەکەی دیش جارانی 77 بکەم. باشتر وایە بە دووسێ ڕەنجی بنووسم هەتا بزانم کام 77 بەخۆم هەم بوو، کام 77یش ئەوە بەخۆم هەم بوو، سۆرەکەش کە بەخۆم جارانی دەکەم. لە لای 11 جاران 77 ئەوها هەتا بزانم ئەوە کە بەخۆم دایدەنێم، چونکە لایەکی جارانی 77 دەکەم دەبی لایەکە دیش جاران بکەم دەناتێک دەچی. ئێستا 77 و 77 لەگەڵ یەک دەبنە یەک دەڕۆن، هیچ نامێنێ، تەنیا پیتەکە بە تەنیا دەمێنێ. لێرانە ناچارم 77 لێک بدەم لەگەڵ 11. لێرە یەک جاران 77 یەک جاران 77 یەک جاران 77 یەک جاران 77 7 لێرە 14 لێرە 8ش لێرە 847. شیکاری هاوکێشە واتە ئەگەر بموێ ساغی کەمەوە ئەو پیتەی لا دەبم دەنووسم 847 دابەشی 77 دەکەم، ئەنجامەکەی لێرە دەنووسم، پاشان تەمەشای لای چەپ دەکەم. ئەگەر لە لای ڕاست بووە 11 ئەو جا لای چەپیش بەخۆ 11ە، کەواتە ساغم کردەوە کە ڕاستم کردی. ئەگەر لای ڕاست نەیکردە 11 ئەوە هەڵم کردیە، بێگومان دەکاتە 11 چونکە ئێستا ئەگەر بمەوێ ساغی کەمەوە 800 و چەند بوو؟ 847 دابەشی 77 دەکەم. 847 دابەش 77 بزانم دەکا 11 یان نا. 84 دابەش 77 یەک جاران 7 یەک جاران 7 14 هەفتی لێ بڕۆ 7 هەفتی لێ بڕۆ 0 هەفتەکە دیدێتە خوارێ دیسان 77 دابش 77 یەکسانە بە یەک. کەواتە ڕاستە. ئەوە پرسیارێک تەواو بوو، بەخۆی دابش بوو، ئەمن کردداری پێچەوانە بەکارهێنا کردداری لێکدا. پرسیاری دوو بەخۆم دابەشم هەیە، ناچارم کردارەکەی دی بەکاربینم کە دژی دابەشە ئەویش لێکدانە. باشتر وایە ئەو پرسیارەی ئەوها بنووسمەوە پیتی دابەش 25 یەکسانە بە 4.
چونکە دابەشم هەیە ئەمن لێکی دەدەم لەگەڵ 25 هەردوو لە ئەو 25 ئەو 25 دەڕۆن دەبنە 1 25 دابەش 25 1 تەنیا پیتی دەمینێتەوە یەکسانە بە 4 25 کە یەکسانە بە 100 کەواتە دێمە ئێرە ساغی دەکەمەوە ئایا ئەگەر 100 دابەشی 25 بکەم دەبی بە 4 بەڵێ دەبیتە 4 کەواتە 4 یەکسانە بە 4 کەواتە ڕاستە ئەوەش تەواو بێمە لای پرسیاری ژمارە 3 پیتەکەم هەیە دیسان دابەشە کەواتە ئەوها بینووسم باشە ئەو پیتە دابەش 8 یەکسانە بە 5 چونکە دابەشم هەیە ئەمن جارانی هەشتی دەکەم هەردوو لە 8 و 8 لەگەڵ یەک دەڕۆن تەنیا ئەو پیتە دەمینێتەوە یەکسانە بە 5 جاران 8 یەکسانە بە 40 پرسیاری 4 ئەو جارەی ئەمن چم هەیە لێکدانم هەیە 8 جاران ئەو پیتە ناچارم بەخۆم هەردوو لای دابەشی 8 بکەم لێرە 8 دابەش 8 دەبیتە 1 هیچ نامینێتەوە تەنیا پیتەکەم دەمینێتەوە و 72 دابەش 8 یەکسانە بە 9 هیچ کێشە نییە ئەگەر پیتەکە لەو لایە بیلای چەپ یان لە لای ڕاست بی دەتوانم ئەگەر پێم باشتر بوو ئەوها بینووسم بەخۆم پیتی ئەو پیتە یەکسانە بە 9 هیچ کێشە نییە پرسیاری ژمارە 5 دیسان ئەمن جارانم هەیە کو دەزانم جارانە چونکە هیچ هێمایەک نەنووسرا دەبی بەخۆم بزانم کە جارانە هەندێک جار دەنووسرێ هەندێک جار کەوانە هەیە ئەویش هەر جارانە هەندێک جار دەنووسرێ 3 جاران پیتی بەڵام ئەگەر هیچ نەنووسرا ئەویش هەر جارانە بەڵام ئەگەر کۆ بوو یان کەم بوو ناچارم بنووسم نابینە نووسم ئێستا چونکە لێکدانە ئەمن چ دەکەم هەردوو لای دابەشی 3 دەکەم لای ڕاست و لای چەپ ئەو جە 3 و 3 دەڕۆن دەبنە 1 تەنیا پیتی دەمینێ 96 دابەشی 3 دەکەم 9 دابەش 3 3 6 دابەش 3 2 کەواتە شیکاری هاوکێشەکەم یەکسانە بە 32 ئەگەر بمەوێ ساغی کەمەوە 3 جارانی 32 دەکەم بزانم دەکا 96 یان ناکاتە 96 پرسیاری 6 دیسان ئەو جارە جارانە بەڵام ئەو جارەی نووسیتیان جارانە کەواتە ئاسانتریشە یەکسەر دەینم هەردوو لای دابەشی 8 دەکەم مەبەستم زیاتر ئەو 8 لێرە هەر بەڕێکەوت ئێرەش 8 بوو ئەو 8 گرنگە لۆ من هەتا پیتەکە بە تەنیا بمینێتەوە لە لای ڕاست پیتی یەکسانە بە 1 ئەگەر یەکم هینا جارانی 8 کرد بێگومان دەکاتە 8 ئێستا ئەو پرسیارانە تەواو بوون بزانم ئەو پرسیارانەی ئێرە چییە ئەو پرسیارە چییە لە گەشتێکی قوتابیاندا تێچووی گواستنەوەی هەر یەک قوتابی 5,000 دینار بوو سوزان و چەند هاوڕێیەکی بەشداری ئەو گەشتەیان کرد و سەرجەم 45,000 دیناریان دا ئایا ژمارەی قوتابیان لەو کۆمەڵە چەند بووە ئایا ژمارەی قوتابیان چەند بووە کەواتە ئەمن دەبی بەخۆم هاوکێشەکی دروست بکەم ئەمن دەزانم هەر یەک کەس 5,000 دیناری دەبی هەر یەک کەس تێچووەکەی 5,000 دینارە چەند کەسن نازانم کەواتە جاران پیتی چەند کەسە دەنووسم پیتی بۆ کەسەکان چونکە نازانم چەندە 2 3 نازانم
یەکسانە بە دەزانم هەمویان دەکاتە 45,000. چونکە هەزارم لێرە نەنووسی لێرەش نانووسم. ئەگەر لێرە نووسیم 5,000 ناچارم لێرەش بنووسم 45,000 بەڵام نانووسم باشترە. بێگومان لێرە ئەگەر هێمای لێکدان نەشنووسم کێشە نییە. ئێستا چونکە ئەمن لێکدانم هەیە هەردوو لای هاوکێشەکەم دابەشی 5 دەکەم. 5 لێرە 5 لێرە 5ەکان لەگەڵ یەک دەڕۆن دەبنە یەک تەنیا پیتی دەمینێ 45ش کە دابەشی 5 دەکەم دەکاتە 9 لە تەنشتی دەبی بنووسم 1000 دینار. ببورن 9 کەس ئەوە تەنیا چەند کەسن 9 کەس نەک پارە 9 کەس کەواتە 9 کەس بوون هەر یەکەی 5,000 سەرجەمەکە کردیە 45,000. ئەوەش تەواو. ئێستا بزانم لێرە چ نووسرایە. ڕاهێنانی ئازاد ڕاهێنانی ئازاد یەکەم ڕاهێنانی ئازاد هەر هاوکێشەیەکشی کار بکە وەڵامەکەش ساغ بکەوە پرسیاری ژمارە 8 لێرە دابەشە ئەگەر هەر لە جێوە ئەمن چاچی کەم چونکە دابەشە یەکسەر دابەشەکەی وابزانم نابی لە چێ بینووسم لەبەر هەندێک ئەمن ئەوانم سڕی بەوە هەتا جێم هەبی لۆ دابەشکردن دەتوانم ڕەنگە لێرە دابەشکەم. 12 یەکسانە بە پیتی س دابەش 4. 12 یەکسانە بە پیتی س دابەش 4 چونکە دابەشە ئەمن جارانی چاری دەکەم هەردوولا ئەو چارەکەی لە پێشەوە بنووسم لە تەنیشتەکەی بنووسم کێشە نییە. لێرە لای چەپ تەنیا پیتی س مایەوە لە لای ڕاستیش چاری جارانی 12 دەکەم 4 جاران 2 8 4 جاران 1 4 پیتی س یەکسانە بە 48. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە بێگومان لە جیاتی پیتەکەی 48 دادەنێم دابەشی چاری دەکەم بزانم دەکات 12 یان ناکات 12. پرسیارەکەی پاشی ئەو پیتی ک دابەش 18 یەکسانە بە 72. چونکە دابەشم هەیە ئەمن چ دەکەم جارانی 18 دەکەم لێرە پیتی ک جاران 18 یان 18 جاران پیتی ک لەو لاش دەبی 18 نابی لە بیرم بچی 18 و 18 بوونە یەک تەنیا 18 دابەش 18 یەک تەنیا پیتەکەم مایەوە لە لای ڕاست لای چەپیش دەبی ئەمن 72 جارانی 18 بکەم چونکە کاتم نییە بە بژمێر ئەو جارانەی دروست دەکەم 72 جاران 18 یەکسانە بە 1296. تا بمەوێ ساغی کەمەوە 1296 دابەشی 18 دەکەم بزانم ڕاستە یان نا. 1296 دابەش 18 12 دابەش 18 نابی 129 دابەش 18 یەکسانە بە ڕەنگە 8 8 جاران 8 16 8 جاران 1 8 8 جاران 8 کو 16 8 جاران 8 64 ببورن 8 جاران 1 8 8 و 6 چاردە کەواتە زۆرە 8 ڕەنگە 7
حەفزاران هەشت پەنجا و شەش، حەفزاران یەک هەفت، پێنجیش دوازدە دەمێنێتەوە سێ، 36 دابەش هەژدا دوو، دوو جاران هەشت شازدە، دوو جاران یەک دوو یەکیش سێ، کەواتە کردیا 72. بزانم 72 بوو یان 72 نەبوو. بەڵێ 72 بوو، لە لای چەپیش 72، کەواتە ڕاستە. بێگومان ڕاستە، بە بژمێر لێکدانەکەم کرد، کەواتە هەر دەبی ڕاست بی. ئێستا پرسیاری دا، 1 و 3 یەکسانە بە ئەو پیتە دابەش 5. ئەمن ئەو پیتەی دەنووسم لە جیاتی، هیچ کێشە نییە، دابەش 5 ئاسانترە. لێرە من چونکە دابەشم هەیە، بێگومان تەماشای لایەکەی دەکەم کە پیتەکە لەوەیە، ئەمن دابەشم هەیە، جارانەکەی چا دەکەم، جارانی 5 دەکەم هەردوو لە ئەوجا لە لای چەپ 5 دابەش 5 یەک تەنیا پیتەکە دەمینێتەوە بە تەنێ، زۆر باشە. لێرەش 5 جاران 3 15، 5 جاران 1 5 1 6، فاریزەی لە چێدانێم چونکە لێرە تەنیا یەک خانەم هەیە لە لای ڕاستی فاریزە، لێرەش یەک خانە دەژمێرم، فاریزەکە دەکەویتە ئێرە. پیتی یان ئەو پیتەی نووسرا بوو یەکسانە بە 6.5. دێمە لای پرسیارە چی دیکە. پرسیاری 11 ئەوەی ڕاستیبی ڕێیەکی دیکەش هەیە کە زۆر ئاسانە. ئەگەر لێرە ئەمن پیتەکە لێرە هەبوو، دابەشی ئەو ژمارەی کرا هەتا بزانم ئەو پیتە دەکات چەند، ئەوەی ڕاستیبی تەنیا 35 جارانی 5 بکە. ئەوە ئاسانترین ڕێیە. کەواتە پیتی یەکسانە بە 5 جاران 5 25، 5 جاران 3 15، دووش 17. شیکارەکە کردی ئەوەندە. لێرە دیسان هەتا بزانم پیتی دەکات چەند، سێ فاریزە سێ جارانی یەک فاریزە یەکی دەکەمەوە، جارێ فاریزەکان نانووسم، دوایە دایان دەنێم. 1 جاران 3، 1 جاران 3، 1 جاران 3، 1 جاران 3، 3 6 3، فاریزەی لە چێدانێم، لێرە یەک خانە، لێرەش یەک خانە، ئەوە دوو خانە دەژمێرم، یەک خانە دوو خانە، فاریزە دێتە ئێرە. کاتە پیتی من یەکسانە بە 3 فاریزە 63. ئەوە ئاسانترین ڕێیە. 3 فاریزە 63. هەموو ئەو ژمارە ئەو هاوکێشانەی کە نادیارەکە لەسەرەوەی دابەشی ژمارە چیکرایە، بۆ شیکاری پرسیارەکە تەنیا ئەو دوو ژمارانە لێک بدە، تەنیا لێکدانی ئەو دوو ژمارە تەواو دەبی. لێرە دیسان ئەوها نووسرایە، بەڵام دەتوانم ئەمن ئەوها بینووسم. ئەوها دیسان ئەو دوو ژمارەی لێک بدە، پیتی نە دەردەچی، واتە پیتی نە یەکسانە بە 17 جاران 1 فاریزە 8. وا لێرە چاچیکەین، 17 جاران 18، 8 جاران 7 56، 8 جاران 1 8، 8 و 5 13، 1 جاران 7 7، 1 جاران 1 1، 6 10، 1 و 1 2 1 3، فاریزە لە چێبی لێرەیە، تەنیا یەک خانە، کەواتە ژمارەکە بووە 30 فاریزە 6. پیتی نە یەکسانە بە 30 فاریزە 6. ئەوها ئاسانە، بەڵام بێگومان هەمیشە دەتوانین دوور و درێژی کەینەوە هەنگاوەکانمان بنووسین، هەردوو لای جارانی 1 فاریزە 8 دەکەینەوە، 1 فاریزە 8 دەڕوا لەگەڵ پیتەکە بە تەنێ دەمینێتەوە، بەڵام پێویست ناکە ئەو هەمومان دیبوونە. پرسیاری 14 هەردوو لای دابەشی 17 دەکەم، کاتە پیتی یەکسانە بە 85 دابەش 17. ئەودا بە بژمێر دەتوانیت چاچیکەی خوێندکاری ژیر.
لێرە هەردوو لای دابەشی سێی دەکەم پیتی مە یەکسان دەبی بە 21 پیتی مەدا یەکسانە بە 21 ئایا ڕاستە؟ ئەگەر 21 جارانی سێ بکەم دەکا 63 دەبی بکاتە 63. پرسیاری 16 یەکسەر بەبێ بیرکردنەوە هەردوو لە دابەشی 6 پیتی لە یەکسانە بە 22 دابە 6 3 سێ جاران 6 هەژدە 19 20 21 22 4 دەمینێتەوە 42 دابە 6 7 کاتە پیتی لێ یان شیکاری هاوکێشەکە یەکسانە بە 37 زۆر ئاسان. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە 37 جارانی شەشی دەکەم بزانم دەکات 222 بە بژمێر 37 جاران 6 222 زۆر ڕاست بوو. پرسیاری 17 هەردوو لە دابەشی 17 وە بزانەوە پرسیارم چام کرد پرسیاری 17 دەویست باڵێ پرسیاری 17 نەک 14 پرسیاری 17 چییە؟ هەردوو لە چەپ و ڕاست و چەپ دابەش 97 194 دابەش 97 بزانم دەتوانم چاچی کەم دابەش 97 دەکاتە 2 جاران 7 14 2 جاران 9 هەژدە یەکیش 19 کەواتە زۆر ئاسان بوو پیتی د یەکسانە بە 2 چونکە ئەگەر ئەمن 97 بینم لێرە جارانی 2 بکەم بێگومان دەبی بکاتە 194 کاتە پیتی د بەتەنیا یەکسانە بە 2 لێرە هەردوو لا دابەشی 9 لای چەپ و لای ڕاست پیتی ک بەتەنێ ماوە یەکسانە بە دابەش 9 یەک دەمینێتەوە هەژدە دابەش 9 2 واتە پیتی ک یەکسانە بە 12 لێرە لای چەپ دابەش 11 لای ڕاست دابەش 11 پیتی د یەکسان دەبی بە 495 دابەش 11 دەبی ئەمن چاچیکە 495 دابەش 11 بکەم 49 دابەش 11 دەکات 4 جاران 11 44 دەمینێتەوە 555 دابەش 11 یەکسانە بە 5 کەواتە پیتی د یەکسانە بە 45 ئەوەش تەواو ئێستا بێمە لای پرسیاری ژمارە 20 نرخی بلیتێکی سەردانی مۆزەخانەی شوێنەواری 3000 دینارە مامۆستا کامەران 81,000 دیناریدا لە بڕی کۆمەڵی قوتابیانی پۆلەکەی ئایا ژمارەی قوتابیان چەندە؟ هەمان پرسیاری ئێرەیە هیچ کێشەی دیکەی نییە کەواتە دیسان هاوکێشەکی دروست دەکەم لۆ هەر یەک کەسی 3000 دینار هەزارەکەی نانووسم تەنیا سەی دەنووسم جاران مامۆستا کامەران دەنووسم جاران پیتی دیسان کامەران ئەوجە هەمویان کردیە 81,000 لێرە 81ەکەی دەنووسم ئەو هاوکێشەشی کار دەکەم لای چەپ و لای ڕاست دابەشی سێی دەکەم هەتا پیتی ک بەتەنیا بمینێتەوە پیتی ک یەکسانە بە 8 دابەش 3 2 جاران 3 6 21 دابەش 3 7 کەواتە هەر کەسەی کەواتە 27 کەسن کەواتە 27 کەس بووینە پۆلەکە 27
هەر یەکەی 3000 کردی 81,000 دینار. دەبی بنووسم 27 کەس. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان هەر هاوکێشەیەک شیکار بکە و وەڵامەکە ساغ بکەوە. هەمان شتە لێرە دابەشە، نابی لە بیرم بچی. بەخۆم دەبی بنووسم وەکو دابش، دەبی ئەو هابی نووسم نۆ یەکسانە بە پیتی دابش سێ. ئەو جە بەخۆم جارانی سێ بکەم لە هەردوو لای لە بیرم نەچی. پاشان ئەو سەیەی لەگە ئەو سەی بڕوێنم، پیتی بەتەنێبی هێڵمەوە 3 جاران 9 یەکسانە بە 27. پاشان ساغی کەمەوە لێرانە 27 دانێم، دابەشی سێیکەم ئایا دەکاتە 9 بێگومان. دەچمە لای پرسیاری 22 هەردوو لە دابەشی سێ و سێ دەڕوە، ئەو پیتە بە تەنیا دەمینێتەوە. 150 دابەش سێ دەکاتە 50. تازە دابەش سێ 5 سفریش دەکە، کەواتە شیکارەکە یەکسان بوو بە 50. لێرە دابەش 7 هەردوو لە پیتی یەکسان دەبی بە 8 دابەش 7 1 4 دابەش 7 2. لێرە دابەش 8 44 دابەش 8 40 دابەش 8 5 فاریزەی دەبی دانێم. 5 جاران 8 40 4 دەمینێتەوە سفرەکی زیاد دەکەم 5 فاریزە 5. ئێستا لێرە هاتمە لای پرسیارەکی تۆزەک وەچی ئەوانەی دینیە. پیتی کۆ 33 یەکسانە بە 95. نابی لە بیرم بچی. لێرە کۆم هەیە، دژەکەی بەکاردەینم، کەواتە لە هەردوو لای کەم 33 دادەنێم. ئەوجا دیسان کۆ 33 کەم 33 دەبیتە سفر، تەنیا پیتی بەتەنێ دەمینێتەوە، یەکسان دەبی بە 95 33 لێ بڕوە 9 3 لێ بڕوە یەکسانە بە 2 5 سێ لێ بڕوان یەکسانە بە 2 ببورن 9 سێ لێ بڕوە یەکسانە بە 6. کەواتە شیکاری هاوکێشەکەم پیتی یەکسانە بە 62. ئایا وایە ئەگەر 62 کۆکەمەوە لەگەڵ 33 دەبیتە 95؟ بێگومان دەبیتە 95. 62 33 2 3 5 6 3 9. کەواتە ڕاست بوو. لێرە پرسیاری 26 چونکە ئەمن دابەشم هەیە، جارانی 15 دەکەم لای چەپ و لای ڕاست، لای ڕاست و لای چەپ. 15 لەگەڵ 15 دەڕوە، تەنیا پیتەکە دەمینێتەوە، یەکسانە بە 6 جاران 5 30 6 جاران 1 6 لەگەڵ 3 9 پیتی یەکسانە بە 90. شیکارەکە یەکسانە بە 90. ئێستا پرسیاری 27 504 پیتی کەم 212. 504 پیتی کەم 212 بووە بزانم 212. ئێستا لە لای تەماشای لای چەپ دەکەم، دەبی ئەمن ئەو ژمارەی لێرە نەمینێ ببیتە سفر، چونکە بەخۆی کەمە. ئەمن دژەکەی بەکاردەینم، دژی 212 کۆ 212. ئەگەر لێرە کۆم کردەوە لێرەش دەبی کۆ بکەمەوە، خۆ نابی تەنیا لە یەک لای کۆکەمەوە. کەواتە لە لای ڕاست
504 کۆ دەکەمەوە لەگەڵ 212 4 و 2 یەکسانە بە 6 0 و 1 هەر 1 5 و 2 7 یەکسانە بە ئەو دوژمارە بووە 0 تەنیا پیتی س مایەوە تەواو پیتی س یەکسانە بە 716 ئەگەر بمەوێ ساڵێکەمەوە ئەو پیتەیلا دەبم 716 دەنووسم 212 لێ دەردەکەم ئایا دەکاتە ئەو ژمارەیان نا ئەگەر کردی ئەوە زۆر باشە. پرسیاری 28 زۆر ئاسانە هەردوو لە دابەشی 8 پیتی بەتەنێ دەمینێتەوە 28 دابەش 8 دەکاتە چەند؟ سێ جاران 8 24 4 دەمینێتەوە 48 دابەش 8 6 جاران 8 48 کەواتە پیتی یەکسانە بە 36 شیکاری هاوکێشەکە یەکسانە بە 36 لێرە دابەشە ئەو دابەش کەواتە ئەمن دەبی هەردوو لای جارانی ئەو ژمارەی بکەم پیتی بە تەنیا دەمینێتەوە 21 جارانی 4 و 2 بکەم 2 جارانی 1 2 2 جاران 2 4 4 جارانی 1 4 4 جاران 2 8 2 8 8 و فاریزەش لێرە کەواتە شیکاری پرسیارەکەی پیتی س یەکسانە بە 88 فاریزە 2 88 فاریزە 2 ئەگەر دابەشی 4 فاریزە 2 بکەم ژمارەکە دەکاتە 21 بزانم بە بژمێر وایە یان نا 88 فاریزە 2 دابەش 4 فاریزە 2 21 ڕاستە کردیە 21 بێمە لای پرسیاری ژمارە سی پرسیاری سی زۆر ئاسانە تەنیا هەردوو لای هاوکێشەکەم جارانی ژمارە 20 دەکەم جارانی 20 جارانی 20 20 و 20 دەڕۆن لەگەڵ یەک تەنیا پیتی دەمینێ و 20 جارانی 83 دەکەم سفرەکە زوو دێتە خوارێ 2 جاران 8 2 جاران 3 6 2 جاران 8 16 1660 ئەوجا ساغێکەوە دابەشی 20 کە بزانە دەکا 83 یان نا لێرە هەردوو لە دابەشی 6 پیتی ئەو پیتە یەکسان دەبی بە 15 دابەش 6 2 2 جاران 6 12 دەمینێتەوە 3 فاریزە دەبیدانم بێگومان 3 سفرە چیلۆ زیاد دەکەم 30 دابەش 6 5 2 نیو ئایا 6 جارانی 2 نیوی بکەم دەکا 15 6 یەکسانە بە 15 ڕاستە. پرسیاری 32 پرسیاری 32 چونکە کۆم هەیە دژەکەی بەکاردەینم واتە لە هەردوو لای ئەمن کەم 4 فاریزە 8 دادەنێم لە لای ڕاست ئەو دوژمارە دەبنە سفر تەنیا ئەو پیتەکە بە تەنێ دەمینێتەوە لە لای چەپیش بێگومان لەبیرم چوو بنووسم ببورن کەم 4 فاریزە 8 ئێستا 6 فاریزە 28 کەم 4 فاریزە 8 8 هەشتی لێ بڕوا سفر 2 یەکی لێ بڕوا 1 فاریزە دێتە خوارێ 6 4 لێ بڕوا 2 کاتە پیتەکە یەکسانە بە 2 فاریزە 10 ئیدی تەواو لێرە چونکە دابەشە ئەمن هەردوو لای جارانی 6 و 7 دەکەم 6 و 7 لێرە 6 و 7 دەڕوا دەبیتە 1 تەنیا 55 جارانی 6 فاریزە 7 بکە پیتی دەردەچی لێرە چونکە دابەشە هەردوو لای لێک دەدەم لەگەڵ 4 فاریزە 3 ئەوە دەڕوا تەنیا پیتەکە دەمینێ
12 جارانی 4 فاریزە 3. پرسیاری 35 مایە. لێرە کۆیە ئەمن دژەکەی بەکاردەینم کەم لە هەردوو لای چ دەکەم هەژدەی لێ دەردەکەم کەم 18 فاریزە 3 لێرەش کەم 18 فاریزە 3 18 فاریزە 3 بەکەم لە لای ڕاست 83 و کۆ 83 و کەم 83 دەڕۆن دەبنە سفر تەنیا پیتی دەمینێتەوە لە لای چەپ ئێستا دەبی ئەمن 24 بینم 83 لێ دەرکەم چونکە 24 فاریزەی نێدەوی خۆم دانێم سفرە چیش دانێم ئێستا دا سێ لێ بڕوا 7 فاریزە دێتە خوارێ ئەو چارە خوردم کردبووە بووە سێ هەشتی لێ بڕوا نابی دووەکەش خوردەکەمەوە دەبیتە یەک سەیەکە دەبیتە سێزدە هەشتی لێ بڕوا یەکسانە بە 5 فاریزە 7. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە دەینم 18 فاریزە 3 کۆ دەکەمەوە لەگەڵ 5 فاریزە 7 18 و 3 5 و 7 18 و 3 5 و 7 یەکسانە بە 24. بەڵێ بێگومان لە کاتی تاقیکردنەوە بژمێر نییە بەڵام ئەمن لێرە ئەگەر هەمویان بەدەستی چاکەم ڕەنگە 2 کاژێرم پێویست بی کەواتە کاتم نییە بەداخەوە لێرە هاتمە کۆتایی لاپەڕاوە بزانم هاتمە کۆتاییان هێشتا مایە ڕەنگە مابی مایە بەڵام ئایا ئەمن هەموو ئەو پرسیارانە چاکەم یان هەر تەنیا تەماشایە چیان بکەم هاوکێشەیەک بۆ هەر دەقێک بنووسە ئینجا هاوکێشەکە شیکار بکە زۆر ئاسانە شیکار ناکەم تەنیا هاوکێشەکەی دەنووسم پرسیاری 36 ژمارەیەک دا بەش 4 یەکسانە بە 3 ژمارەیەک ژ ئەم دەنووسم ژ پیتی ژ زۆر جوانە ژ دا بەش 4 یەکسانە بە 3 شیکارەکەشی 12 سەداسەد چونکە 4 پرسیاری 37 ژمارەیەک دیسان ژ ئەنجامی لێکدانی نەمتوانی بنووسم ژ ئەنجامی لێکدانی پیتی د لە 5 یەکسانە بە 250 کەواتە 5 د یەکسانە بە 250 ئەگەر بمەوێ شیکاری کەم هەردوو لایدا بەشی 5 دەکەم پیتی د یەکسان دەبی بە 50. پرسیاری 28 نەبەست دەیەوێ بایسکلێکی نوێ دوای 9 هەفتە بکڕی نرخی بایسکلەکە چەندە 540,000 دینارە ئایا پێویستە هەر هەفتەی چەند پارەی کۆ بکاتەوە زۆر ئاسانە 540,000 ئەگەر ئەو هابینووسم دەزانم ئەمن 9 هەفتەم هەیە هەر هەفتەی چەندی پارە کۆکاتەوە دەنووسم نازانم چەندی پارە کۆکاتەوە بەڵام دەزانم لە دەبی 540,000 کەواتە هاوکێشەکەی شیکار دەکەم هەردوو لایدا بەشی 9 دەکەم لای ڕاست دەمینێتەوە تەنیا پیتی لای چەپیش 54 دابەش 9 6 سفریش دابەش 9 سفر کەواتە هەر هەفتەی 60,000 دینار 60,000 دینار بە 9 هەفتەی دەکاتە 540,000 دینار لێرە ئێستا هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە و کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی